یەکێک لەو پرسیارە گرنگانەی کە پێویست دەکات ئێمە لە خۆمانی بکەین. ئایا بەهای من چەندە؟ زۆر گرنگە هەر کەسێ لە ئێمە بەم پرسیارە دەست پێ بکە ژیانێکی نوێی. ئایا بەهای من لەکوێدایە؟ ئایا بەهای من چۆنە؟ بۆ ئەوەی بزانیت تۆ بایی چەندیت و چەندیش نەخۆشی دەرونی و ئاڕاستە کراوە. زۆر گرنگە بەهای خۆت بزانی، چونکە ئەگەر بەهای خۆت نەزانی ژیانت لە ونبوونا ئەڕوا، ژیانت لەوا ئەڕوا هەر خەڵک لە خۆت ڕازی بکەی، ژیانت لەوا ئەڕوا هەر گرنگی بەشتە شکڵاتەکان بدەیت. ئەو کەسەی کە بەهای خۆی بزانێ زۆر شتی بچکۆلە بەلایەوە هیچ نییە، بەڵام ئەو کەسی کە بەهای خۆی نەزانێ دائیمن بە دوای شتە بچکۆلەکانە ئەگەڕێ. دەڵێن مرۆڤەکان سێ جۆر عەقڵیان هەیە. هەندێکەیە عەقڵی زۆر بچووکە چونکە بەس دائیمن گرنگی بە شتەکانە دات. هەندێک کەسیش هەیە عەقڵیان مامناوەندە، هەمیشە دێن چاویان بەس لە خەڵکە، لە مرۆڤەکانە، لە چواردەورەکەیانە. بەڵام عەقڵی گەورە گرنگی بە بەها جوانەکانە دات. چۆن بەها لای من دروست ئەبێ، چۆن بەها لای من پەخشەکرێتەوە بۆ خەڵکی. بەهای هەندێک کەس ئەوەیە ئەگەر گەنج بێ گرنگی بە جەستەی بدای، لاشەیەکی جوانی هەبێ، بەهێزی هەبێ. گرنگی کەسێکی تر لەوانەیە بەس ئەوە بێ سیارەکەی زۆر گرنگ بێ. گرنگی هەندێک کەنجی کەشمان بریتیە لەوەی کە هەندێکەی دەستی گران بەها بێ، بگرە لەوە زیاتریش. گرنگی هەندێک کەسی تر هەیە بەس لەوایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە چەند لایکی هەیە، چەند کۆمنتی هەیە. ئەم گرنگیانە خۆشەویستانم بەڕێزان هەمووی گرنگیەکی دەرۆکیە، هیچی گرنگیەک نییە پەیوەندی بە ناخی مرۆڤەوە بێ. هەر کاتێک ئەو بەهایە و لە دەستدا ئەو کاتە خۆشت نامێنیت، ئەو گەنجەی کە جەستە جوانەکەی نامێنێ. ئایا چی لێ دێ دوای ئەوە؟ ئەو کەسەی کەوا سارەیەکی دەگمەنی لە ژێرایە کە سیارەکەی نەما، ئایا خەڵک سەیری ئەکاتەوە؟ ئەو کەسەی کەوا بابەتێک ئەنووسێت و کۆمنت و لایکی کەمە، ئایا بێتاقەت نابێ؟ ئایا بێزار نابێ؟ لەبەرەوە خۆشەویستانم گرنگی بەهای مرۆڤ لە ناخیایەتی نەک لە دەرەوە بێ. چۆن من بتوانم ئاسایشێکی دەرونی بۆ خۆم دروست بکەم، چۆن بتوانم سنووری ئەو خەڵکەتیە پەڕێنم، شت بۆ خۆم دروست بکەم، شت بۆ خۆم بنیاد بنێم، چۆن بتوانم بەهایە دروست بکەم کە ئەم بەهایە بە من بڵێ هەموو کاتێک ئادەی تۆ شایستەی ئەوەی، چۆن بتوانم هەڵەیەکم هەیە ئەم هەڵەیە واز لێ بێنم، چۆن بتوانم کارێکی جوان بنیاد بنێم و بەردەوام بم لەسەری هەتا ئەگەمە شوێنی خۆی، چۆن بتوانم خوونەریتێکی جوانم هەبێ، ئەو خوونەریتە بتوانم خۆمی پێ بڕازێنمەوە. بەڕێزان خۆشەویستان، ئەو کەسانی کە لە ژیانە بەهایان نییە خۆیشیان نین. لەبەرە زۆر زۆر گرنگە ئینسان بتوانێت بەهایەکی جوان بۆ خۆی دروست بکات، چونکە ئەگەر ئێمە بەهایە بۆ خۆمان دروست نەکەین لە ژیاندا، ئەگەر ئێمە مەبەستێکی جوانمان بۆ خۆمان دەستنیشان نەکرد بێ، دڵنیا بن لەوەی کەوا ئێمە ئەبینە بەشێک لە پرۆژەی خەڵک، ئەبینە ئەو پلیکانەی کە خەڵک بەسەرمانە سەر ئەکەوێت. ئەو کاتێک کە ئەو کەسەی کە بەهایەکی دەرەکی هەیە ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان خەڵکێک وەسفت نەکات، بە باڵاتە هەڵ نەدات، ئەو کات تۆ چیت بەسەر دێ؟ دا ئەڕوخی لە ناو ئەچیت. لەبەرە کاتی ئەوەیە مرۆڤ بەهایە بۆ خۆی دەست نیشانکە، دەزانن بۆ چونکە بەهای شتەکان نیشانەیە بۆ تۆ. ئەو کەسەی کەوا وتمان گرنگی بە شتێکدا ئەوە بەهاکەیەتی. لەبەرە کاتێک کە خەڵکێک تۆ ئەبینێت هەندێکت بەدەستەوەیە و شانازی بە هەندێتەکەت ئەەکەیت، ئەو کاتە خەڵک پێت ئەڵێن ئەمە بەس گرنگی بە شتێک ئەدا کە بەیانی دوو بەیانی بۆ دیری نامێنێ. ئەی تۆ چۆن ئەتوانی بەهایەکی بەردەوام بۆ خۆت دروستکەیت؟ بەڕێزانم خۆشەویستانم، با لە ئێستاوە بەهایە بۆ خۆمان دروستکەین بۆ ئەوەی داهاتوێکی ڕۆمان دەست بکەوێت.